بیسەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیوی من مهدی قودوسی لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئاڵلقەیەکی دیکە لە بەرنامەکانی کرێکار بۆ دەستەبەرکردنی هەر جۆرە مافێکی سیاسی کۆمەڵایەتی سنفی یا هەر جۆرە مافێکی دیکەی ئینسانی بۆ چینی ژێر دەستە و دوور لە دەسەڵات باشترین بژاردە یەکگرتووی و ناڕەزایەتی دەربڕین بە دۆخی زاڵە گەر ئاوڕێک لە مێژوو بدەینەوە بۆمان دەردەکەوێت کە زلهێزترین و پڕچەکترین حکوومەتە دیکتاتورەکان لە بەرامبەر ئیرادە و هێزی لە بنەهاتووی بەرینی جەماوەر چلۆن بە چۆکدا هاتوون و سیستمی حکومڕانی ژێرە و ژوور کراوە لە بەرنامەی ئەم جارەمان دەپەرژینە سەر ناڕزایەتیەکانی چەند مانگی ڕابردووی کرێکاران لە ئێران و کوردستان پاش بیستنی هەواڵە کرێکاریەکان بۆ درێژەی باسەکەمان دێمەوە لاتان و بۆ چوونی میوانی بەرنامەکەش لەم بارەیەوە وەردەگرم. مانگرتنی زیاتر لە 500 کرێکاری نەیشەکەری حوتەپە زیاتر لە 500 کرێکاری کشتوکاڵ و پیشەسازی نەیشەکەری حوتەپە دەستیان لە کار کێشایەوە بەپێی هەواڵی هێرانە زیاتر لە 500 کرێکاری کشتوکاڵ و پیشەسازی نەیشەکەری حوتەپە سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە نوێی ڕەزبەر لە ناڕەزایەتی بە گەڵاڵەی پۆڵێنکردنی پیشەکان دەستیان لە کار کێشایەوە بەپێی هەواڵی هێرانە زیاتر لە 500 کرێکاری کشتوکاڵ و پیشەسازی نەیشەکەری حوتەپە سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە نوێی ڕەزبەر لە ناڕەزایەتی بە گەڵاڵەی پۆلێنکردنی پیشەکان دەستیان لە کار کێشایەوە کرێکارانی ناڕازی لەسەر هۆکاری مانگرتنەکەیان دەڵێن گەڵاڵەی پۆلێنکردنی پیشەکان بۆشایەکی گەورەی لەسەر ڕادەی هەڵدەست لە نێوان کرێکاران فەرمانبەران پەرستیارانی کارگان و بەڕێوەبەری کارخانەکان دروست کردووە و بۆشایی وەرگرتنی ڕادەی هەڵدەستەکان دەگاتە زیاتر لە 500,000 تمەن جێگەی ئاماژەیە گەڵاڵەی پۆلێنکردنی پیشەکان لە بەرچاوگرتنی ناڕەزایەتی کرێکاران لە مانگەکانی ڕابردوو بە 22 ساڵ دواکەوتنەوە لە سەرەتای خەرمانانی ئەم ساڵدا دەستی پێکردووە ئەوە لە کاتێکدایە کە گەڵاڵەی پۆلێنکردنەوەی پیشەکان لە کارگاکانی بەرهەمهێناندا دەبێت بەپێی یاسا هەر 4 ساڵ جارێک بەڕێوە ببردرێت یەکێک لە کرێکارانی ناڕازی کە نەیویست ناوی ئاشکرابێت لەم بارەیەوە ڕاگەیاندووە کەسانی دەستنیشانکراوی خاوەنکار و ئەندامانی شۆرای ئیسلامی کار بە شێوەیەکی نائادڵانە پێداچوونەوەیان لەسەر گەڵاڵەی پۆلێنکردنەوەی پیشەکان کردووە تا ڕادەیەک کە لە پلەبەندی نێوان پیشینەی کارکردن و ڕێژەی خوێندن ئیمتیازی زۆرتریان بە ڕێژەی خوێندنی خاوەنکار و کرێکاران داوە ئەوە لە کاتێکدایە کە 85 تانەوە لە سەدی کرێکارانی ئەو کۆمپانیایە ڕێژەی خوێندنیان کەمتر لە دیپلۆمە ئەو کرێکارەی نەشێکەری حوتەپە بە ئاماژە بە ناڕەزایەتی کرێکاران لەسەر چۆنێتی پێداچوونەوەی ئەو گەڵاڵەیە وتی بەهۆی ئەوەی کە شۆرای ئیسلامی کار لەسەر بەڕێوەبردننی ئەو گەڵاڵەیە ڕازی بووە ئیدارەی کاریش گەڵاڵەی پۆلێنکردنەوەی پیشەکانی قبول کردووە ئەو کرێکارە ناڕازیە لە درێژەی قسەکانی داوتی لە حوتەپەدا دوو یاسای کارمان هەیە یاسای سیستمەکی هاو ئاهەنگی کە بەرپرسان و بەڕێوەبەران لە خۆ دەگرێتەوە یاسای کار کە بۆ کرێکارانە جێگەی ئاماژەیە ئەو کرێکارە ناڕازیە لە درێژەی قسەکانی داوتی ئەگەری ئەوە هەیە ئەو کارخانە لە داهاتوودا خصوصی بکرێتەوە و ئەمەش یاسای گەڵاڵەی پۆلێنکردنەوەی پیشەکان بەرپرسان و بەڕێوەبەرانی ئەو کارخانەیەش لە خۆ دەگرێتەوە بەڵام بەرپرسان و خاوەنکاران ئەو یاساییان بە شێوەیەک داڕشتووە کە ڕێژەی خوێندنی ئەوان لە کرێکاران زیاتر و حەقدەستی خۆشیان لە کرێکاران زیاتر دەبێت جێگای باسە زیاتر لە 1500 کرێکار لە شیرکەتی کشتوکاڵ و پیشەسازی نەیشەکەری حوتەپەدا کار دەکەن و نزیک بە 600 کەسیان لە بەشەکانی کشتوکاڵ و نیگابانیدا سەرقاڕی کارکردن و هەروەها 600 کرێکاری دیکە بە شێوەی وەرزی کاری بڕینی نەیشەکەر دەکەن. لە سنووری پاوا کۆڵبەرێک دەکوژرێت پاش تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی سوپای پاسەران کۆڵبەرێک دەبێتە قوربانی و چەند کەسی دیکەش دەست بەسەر دەکرێن بەپێی هەواڵێکی هەواڵنێریە نێوخۆیەکان لاوێکی کاسبکاری کورد بە ناوی پێدرا محەممەدی کە بۆ بژێوی ڕۆژانەیان کاری کۆڵبەری کردووە شەوی دووشەممە حوتی ڕەزبەر لەلایەن هێزەکانی سەر بە سوپای پاسداران لە ناوچەی مێرخێڵی سەر بە بایەنگان تەقەی لێ دەکرێت و گیانی لەدەست ئەدات سەرچاوەیەکی ئاگدار ڕایگەاندووە کە 4 کەسی دیکەش لە کاسبکاران هاوکات لەگەڵ گیان لەدەستدانی پێدرا محەممەدی بە ناوەکانی ڕێکەوت محەممەدی ئارەش حسێنی شێرزاد حسێنی و هورمان حسێنی لەلایەن هێزەکانی سپاوە دەست بەسەر کراون و بۆ ئیدارەی ئیتلاعاتی شاری پاوا گوازراونەتەوە. ڕووداوی کار 4 کرێکار دەکاتە قوربانی لە دوو شوێنی جیاواز 4 کرێکار لە کاتی کارکردندا بەهۆی ڕووداوی کارەوە گیانیان لەدەست ئەدەن بەپێی هەواڵەکان ڕۆژی سێشەممە هەشتی ڕەزبەر بەهۆی کەوتنە خوارەوەی دەستگایەکی باڵابەر لە بینایەکی 16 سێ کرێکاری بینایەکی نیوەکارە لە شاری عێراق
دەست بەجێ گیانیان لەدەستداوە. هەر لەو پەیوەندەدا بە گیان لەدەستدانی کرێکاران هەواڵنێریە نێوخۆیەکان بڵاویان کردوتەوە کە لە شاری مەرەند بەهۆی ڕووخانی بەشێک لە بینایەک کرێکارێکی تەمەن 24 ساڵان گیانی لەدەست ئەدات. چالاکێکی کرێکاری داوای بارمتەی 200 ملیۆن تمەنی بۆ مەرەخەسی پزیشکی لێ دەکرێت. دەستگا دادوەریەکانی ئێران بۆ مەرەخەسی یەکمانگەی پزیشکی داوای بارمتە لە چالاکێکی کرێکاری دەکەن. بەپێی هەواڵێکی هەواڵنێریە نێوخۆیەکان، ڕەزا شەهابی چالاکێکی کرێکاری و ئەندامی بەڕێوەبەرایەتی سەندیکای کرێکارانی شرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی تاران نزیک بە یەک مانگی ڕابردوو بەهۆی ئازاری پشتیەوە نەشتەرگەری کرا و پزیشکەکانی ناوبراو ڕایان گەیاندووە کە ئەو چالاکە کرێکاریە دەبێت بۆ ماوەی 3 مانگ لە دەرەوەی زیندان لەژێر چاوەدێری پزیشکی دابێت و دەستگای دادوەری شاری تاران بە مەبەستی مەرەخەسی پزیشکی یەک مانگە داوای دانانی بارمتەی 200 ملیۆن تمەنی لەو چالاکە کرێکاریە کردووە. بەپێی ئەو هەواڵە ڕەزا شەهابی لە کاتی دەست بەسەربوون و گواستنەوەی بۆ زیندانی ئیڤین لە جۆزەردانی ساڵی 1389 هەتاوی بەدەستی هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئەشکەنجە و ئازار دراو، هەر بەو هۆیەوە پشتی ناوبرا و تووشی ئازاری زۆر بووە و لە ماوەی 5 ساڵی ڕابردووشدا لە زینداندا دۆخی پشتی ناوبرا و خراپتر بووە. لە 5 مانگدا 6 شارومەندی کورد بەهۆی ڕووداوی کار گیانیان لەدەستداوە. بەڕێوەبەری گشتی پزیشکی یاسای پارێزگاری کوردستان وتی بەهۆی ڕووداوەکانی شوێنی کار لە ماوەی 5 مانگی سەرەتای ئەم ساڵەوە 6 شارومەندی کورد گیانیان لەدەستداوە. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان عەلیڕەزا هومایۆنپوور ڕاگەیاندووە لە ماوەی 5 مانگی سەرەتای ئەم ساڵەوە واتە 3 مانگی بەهار و مانگەکانی پوشپەڕ و گەلاوێژی وەرزی هاوین 6 کرێکار بەهۆی ڕووداوەکانی شوێنی کارەوە گیانیان لەدەستداوە. ناوبراوتیشی ڕێژەی برینداربووانی ڕووداوەکانی شوێنی کار 215 حاڵەت بووە کە لە بەراورد لەگەڵ کاتی هاوشێوە لە ساڵی ڕابردوو 35% پەرەی سەندووە. 1400 کرێکاری کانگاکانی ئەلبۆرزی شەرقی 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. 1400 کرێکاری کانگاکانی بەردی خەڵوزی ئەلبۆرزی شەرقی پارێزگای سمنان زیاتر لە 2 مانگە حەقدەستیان بە بیانووی کەمی سەرچاوی ماڵی پێنەدراوە. بەپێی هەواڵەکان، ڕەحمان ئەجەم نوێنەری کرێکارانی کانگاکانی بەردی خەڵوزی ئەلبۆرزی شەرقی لەم بارەیەوە وتی ئەو کرێکارانە جگەلەوەی کە حەقدەستی مانگەکانی گەلاوێژ و خەرمانانیان پێنەدراوە لە مافە سنفیەکانی ساڵەکانی 90 و 91ش بێبەش بوون. ڕەحمان ئەجەم بە ئاماژەدان بەوەی کە دەنگۆی واگوزاری دووبارەی ئەم یەکەیە بەدەوڵەت لە ئارەدایە وتی کرێکارانی کانگاکانی بەردی خەڵوزی تەرزا لە شارۆچکەی شاهرود دژی خصوصی سازی ئەو یەکە کانگایە و سپاردنی بە کۆمپانیای تواندنەوەی ئاسنی ئیسفەهانن. هەر بۆیە لە بەرپرسانی پارێزگا وڵات داواکارین کە بەر بە خصوصی سازی ئەو کانگایە و فرۆشتنی 42 هێکتار لە زەویەکانی کە لە ناوەندی شاری شاهرود دەڵکەوتووە بە شارەداری بن. ناوبراو لە مەردۆخی خانەنشینکراوی کرێکارانی ئەو یەکەیە وتی 6 کەس لە کرێکارانی ئەو یەکەیە لەم مانگانی دوایی بەپێی یاسای پیشەی دژوار و مەترسیدارەکان کاتی خانەنشین بوونیانە، بەڵام بەهۆی ئەوەی کە خاوەنکار پشکی بیمەی 4 لە سەدی خۆی بۆ ئەو کرێکارانە بە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی نەداوە ناتوانن خانەنشین بکرێن. بەبێدانی 3 مانگ حەقدەست 100 کرێکاری پاڵاوگەی ئابادان دەرکران. نزیک بە 100 کرێکاری پەیمانکاری فازی 3 پاڵاوگەی ئابادان بەهۆی کۆتایی هاتنی کاتی گرێبەستەکەیان و بێ ئەوەی حەقدەستی دواکەوتوی 3 مانگیان پێ بدرێت لەسەر کار لابران. بەپێی هەواڵەکان، مستەفا نەزەری نوێنەری کانونی شۆراکانی ئیسلامی کار لە شارەکانی ئابادان، خوڕەمشار و ئەروەند کنار لەو بارەیەوە وتی کۆمپانیای پەیمانکاری جوندی شاپور لە کۆمپانیەکانی سەر بە فازی 3 پاڵاوگەی ئابادان 100 کەس لە کرێکارانی بەهۆی کۆتایی هاتنی ماوەی گرێبەستەکەیان لەسەر کار دەرکردووە. ناوبراو بە ئاماژەدان بەوەی کە هێشتا بۆ کۆتایی ئەو پرۆژەیە کە لاستوی کۆمپانیای جوندی شاپور لە فازی 3 پاڵاوگەی ئابادان کات لە بەردەستا ماوە وتی یەکێک لە کێشەکانی ئەم کۆمپانیا پەیمانکاریە بەستنی حسابە بانکیەکانیە لەلایەن ئیدارەی دارایی ئابادانەوە بەهۆی کەڵەکەبوونی قەرزەکانی کە کێشەکانی ئەم کۆمپانیە چەند ئەوەندە زیاد کردووە. شوێنەکانی کار ڕێگرن لەو ژنانەی نەچوو بێتنە ناو ژیانی هاوسەریەتیەوە بۆ کارکردن. کارناسێکی خوڵقاندنی دەرفەتی کاری ژنان سەرڕای تاوتوێکردنی هۆکاری کەمبوونەوەی ساڵانەی 100,000 ژن لە بازاڕی کار وتی
وا دیارە کە خاوەنکاران مەیلێک بۆ وەرگرتنی ژنانێک کە ژیانی هاوبەشیان پێکێناوە نیشان نادەن. بە پێی هەواڵەکان زەهرا بێهروزازەر سەبارەت بە دابڕانی ساڵانەی 100,000 ژن لە بازاڕی کار بە پێی ڕاگەیەندراوی ناوەندی ئامار وتی تا ئێستا هیچ جۆرە تاوتوێکردنێک سەبارەت بە کەمبوونەوەی هێزی کاری ژنان ئەنجام نەدراوە. ناوبراوتیشی لە ئێستاکەدا ڕێژەی ژنانێک کە پەیوەست بە بازاڕی کارەوە دەبن کەم بووەتەوە یان ڕێژەی دابڕانەکان لەم ساڵانەدا لە بەراورد لەگەڵ ڕابردوو پەرەی سەندووە. هەروەها هۆکارە شخصیەکانی ژنانی چالاک لە بازاڕ و نەویستنی خاوەنکاران بۆ وەرگرتنی هێزی کاری ژنان دوو هۆکاری سەرەکین کە کارتێکەریان لەسەر ئەم سیستمە دەبێت. ئەو کارناسە لەمەڕ هۆکارەکانی دیکەی خۆبواردنی خاوەنکار بۆ وەرگرتنی هێزی ژنان وتی وا دیارە خاوەنکار وای پێ باش بێت کە ئەو ژنانەی کە ژیانی هاوبەشیان پێک نەهێناوە وەرنەگرن چونکە ئەگەری زۆرە پاش ئەوەی کە لە کارەکەی شارەزایی و ئەزمموی بەدەستێنا و دواترەکان ژیانی هاوبەشی پێکێنا هاوسەرەکەی ئیسنی کارکردنی پێنەدات یان دۆخی بنەماڵە و شوێنی نیشتەجێبوونی ئەو کەسە بەرەو ڕێگایەکی دیکە ببات و نەتوانێت درێژە بە کارەکەی بدات. ئەمەش لە حاڵێکدایە کە ئەم حاڵەتانە لە نێوان پیاواندا کەمترە. کرێکارانی پارسی جنوبی لە سەرەتاییترین پێویستیەکانی ژیان بێبەشن. پەیمانکارانی ناوچەی پارسی جنوبی سەرەتاییترین پێداویستیەکانی بۆ کرێکاران دابین نەکردووە. لە کاتێکدا ژووری حەسانەوەی کرێکاران لانی زۆر دەبێت بە 5 یان 6 کەس بدرێت لەو ژوورانە پتر لە 9 کەس دانراوە. بە پێی راپۆرتی یەکێک لە کارناسانی ئیمنی و تەندروستی کاری ناوچەی پارسی جنوبی ڕۆژی شەمە 5 ڕەسپەر وتوویە لە حاڵێکدا دیوی حەسانەوەی کرێکاران لانی زۆر دەبێت ڕۆژەکەیان 5 یا 6 کەس بێت لەم ژوورانە پتر لە 9 کەسیان جێگیر کردووە کە بە بەرچاوگرتنی بچووکبوونی ژوورەکان حەسانەوەی کرێکاران پاشکاری دژوار و درێژخایەن زۆر نالەبارە. ئەو کارناسەی ئیمنی و تەندروستی کاروتیشی لە ژووری حەسانەوەی تەندروستی و ستانداردی کرێکاران دەبێت تەختی خەو بە ڕێژەی کرێکارانی جێگیر لە ژوورەکە ئاوی خواردنەوەی ستاندارد یەخچاڵ تەلەڤیزیۆن و غەیرە بوونی هەبێت. بەڵام خاوەنکاران دابینکردنی ئەو شتانە بۆ کرێکاران بەڕەوا نازانن. 420 کرێکاری پارسی جنوبی بەناردنی نامەیەک بۆ شۆرەی باڵای کار خوازیاری جێبەجێکردنی بەڵێنەکانی حەسەن ڕوحانی سەبارەت بە زیادکردنی هەڵدەست لە بەراورد لەگەڵ نرخی هەڵاوسان بوون. لە نامەی کرێکارانی پرۆژەی نەوت و گازی پارسی جنوبیدا هاتووە بە پێی یاسای کاری ئێران کاتی کاری کرێکار لە ڕۆژدا نابێت 8 کاتژمێر زیاتر بکات و ئیزافەکاریش لە حاڵەتێک کە کرێکار خۆی ڕازی بێت و ئەویش نابێت لەک 2 کاتژمێر زیاتر درێژەی هەبێ و هەموو ڕۆژێکیش نابێت ئیزافەکاری بکرێت. ئەمەش لە حاڵەتێکدایە کە کرێکاران و سەرجەم هێزی کاری ئەو پرۆژەیە ڕۆژێک 12 سعات کار دەکەن. بەو شێوەیە کە کرێکارانی پرۆژەی نەوت و گازی پارسی جنوبی لەم نامەیەدا ئاماژەیان پێکردووە کرێکارانی پرۆژەکان 24 سعاتە لە خزمەت پرۆژەکەدان و شوێنی حەوانەوەی گشتیان هەیە. ئەو کرێکارانە بە کەمترین پێداویستی تەندروستی ژووری پێویست و خواردنی شیا و بەبێ هیچ جۆرە کەلوپەلێکی ئاسوودەیی وەرزش ژیان بەسەر دەبن. ئەم دۆخەکاریە لە کاتێکدا درێژەی هەیە کە کرێکارێکی پرۆژەیی دەبێت 24 ڕۆژ لە مانگێکدا بە شێوەی 24 ساعتە لە پرۆژە و ژوورە گشتیەکان بە ڕۆژێک 12 ساعت کاری تاقەت بڕووکیان بەسەر بەرن. لە کۆتایی ئەم نامەیەدا کاری پرۆژەیی لە پیشەیی نەوت و پێترۆشیمی ئێرانیان بەکارکردن لە ئوردوگاکانی کاری زۆرە ملێ وەسف کردووە. کرێکارانیژی وەکو سەرجەم توێژە ژێر دەستەکان و چاوساوەکانی کۆمەلگا بە ناڕەزایەتیە ڕێکخراوەیی و یەکگرتووی خۆیان دەتوانن بە مافەکانیان بگەن. لە ماوەی چەند مانگی ڕابردوو لە ئێران بەگشتی حاڵەتگەلێکی ناڕزایەتی سنفی کرێکاران بە ڕێژەیەکی فراوانەوە هاتە ئاراوە کە ئەو ناڕزایەتیانە لە زۆرێک لە میدیا و ڕاگەیاندنە جیهانیەکاندا باسی لێوەکرا و کاردانەوەیەکی بەربڵاوی هەبوو. پتر لە 5,000 کرێکاری کانگای بەردی بافق بە نیشانەی ناڕزایەتی دەڕبڕین بە خصوصی سازی بەشێک لە سەهامی ئەو کانگایە و هەڵسوکەوتی بەڕێوەبەری گشتی و دواترەکانیش دەست بەسەرکردنی کۆمەڵێک لە کرێکارانی ناڕازی ئەو کانگایە دەستیاندا بووە مانگرتن کە ئەو مانگرتنە 39 ڕۆژ درێژەی خایاند. هەروەها کرێکارانی کانگای ئەلبورزی شەرقی، کرێکارانی واگۆن پارسی عێراق، کرێکارانی کارخانەی کاشی گیلانە و زۆرێک کارخانە و کۆمپانیای دیکە پانتایی ناڕزایەتیەکانیان بەرینتر کردووە. لێرەدا لە میوانی بەرنامە دەپرسم ناڕزایەتیەکانی ئەم دوایانەی کرێکاران لە ئێران و کوردستان چۆن هەڵدەسەنگێن و خاڵە پۆزیتیڤ و نێگەتیڤەکانی کامانن؟
لە مانگەکانی ڕابردووە ئێمە هەتا کات تێپەڕ بووە زۆرتر شاهێدی بەربڵاوبوونەوەی ناڕزایەتی کرێکاران بە تایبەت لە بەشی سەراسەریە بووین، وەکو کرێکارانی بافقی یەزد، وەکو کرێکارانی پارسی جنوبی، کە لە کرێکارانی بافقیە زیاتر لە 5,000 کەس لە مانگەکانی ڕابردووە ئاعترازی گەورەیان هەیە بەرامبەر بە بەو ڕەوتی خصوصی سازیەی کە لە معدەنی بافقا خەریکە بەڕێوەچی و پرۆژەی دەوڵەتە بەشێکی کە ئەساسن زربە لە بەرژەوەندی و حەقدەستی کرێکارانەیە و ئەم ڕەوتی خصوصی سازیە لە سەراسەری وڵاتە بەشێکی زۆری هەڵقڵاوی قەیرانێکی ئابوووریە کە دەوڵەت بۆی چارەسەر نابێ علیرغمی هەموو ئەو تەلاشانەی کە لە سەردەمی ڕۆحانیشە لە 14-15 مانگی ڕابردوو کراوە، بەڵام هێشتا هیچ گوشایشێکی اقتصادی نەهاتووەتە ئاراوە. ئەساسن ناڕزایەتی کرێکاران هەڵقڵاو و بەرامەدی ئەم وەزعێتە اقتصادیە بە پانایی هەموو وڵاتی ئێران و هەموو ناوەندەکانی کار لە ڕاستیدا. ئەمە لە شوێنهای کەڵانی اقتصادیە زۆر بەرچاوترە لە ناوەندەکانی کارە ئەو شوێنانیشی کە ئەساسن مەڵک و سەرمایەی میلەتە و ئەبێ بەرژەوەندیەکانیشی ڕاستەوخۆ بچێتە خزمەت و بە بەرژەوەندی خەڵک، بەڵام بپێچەوانە لە وڵاتی ئێرانە تەنانەت مەعادنی بە نرخی وزە لە وڵاتی ئێرانە خەریکە ئەدرێتە بەشی و خصوصی و بەشی خصوصیش معلومە هەروەکو کرێکاران خۆشیان باشتر لە هەموو کەسێک دەرکیەکەن، هەموو شتێکیانەکەوێتە ژێر مەترسی بەشی خصوصی زیاتر لە دەوڵەت و خەتەرناکتر لە دەوڵەت وەک تعدیل و دەرکردنی زۆرتری کرێکاران، وەکو کە کەمکردنەوەی حەقدەسەکان، وەکو لە بەرچاو نەگرتنی وەزیەتی ئیمەنی کرێکاران، وەکو هەموو ئەو مەنافع و ئەو مافانەی کە بێ لە خزمەت کرێکارانە بێ بۆ لە شناوەندەکانی کارە. بۆیە لە ڕاستیدا بحرانێکی یا قەیرانێکی بەربڵاو کە لە ساڵانی ڕابردووە دەستەویەخەی بەشی اقتصادی کۆماری ئیسلامی بووە، یەکێک لە نمود و دەرکەوتەکانی پەرچەکردار و واکنشی اجتماعی و مانگرتنەکانی کرێکاران و ناڕزایەتی دەربڕین و کۆبوونەوە لە بەردەم دەرگای مەجلس و دەرگای فەرمانداریەکان و لە شوێنە جیاوازەکان کە ئاماژە و نمونەی زۆر هەیە لە بەردەسا ئێستا شاید هەمووی کات نەبێت دانەدانە ئاماژەی پێ بکرێ، بەڵام لە مانگەکانی ڕابردووە گەر ئاوڕێک لە هەمووی بدرێتەوە بە تایبەت لە بەشی سەراسەری ئێرانە زۆر ئەم نمونانە بەرچاون. من پێم وایە ئەوە خاڵێکی پۆزیتیڤە لە خەباتی کرێکارانە لە ڕاستیدا کە زیندویەتی ئەم خەباتی کرێکاران و ئەم پەرچەکردار و ئەم ناڕزایەتیانە زۆرتر پیشانی ئەوە ئەدا علیرغمی سەرکوت و علیرغمی جەوێکی ئەمنیەتی کە لە ئارادا، ینی زۆر بە ئاسانی ئێمە شاهێدی ئەوەین لە ئەگەری شکایەتکردنی کارفەرمایەکە لە بەشی خصوصیشە خێرا کرێکاران دەست بەسەرەکرێن، وەکو ئەوەی لە بەشی کرێکارانی بافقا لە هێز داهاتوە ئاراوە نەفەر لە کرێکاران دەست بەسەر کرابن و دواتر بە وەسیقەی زۆر سنگینی 50 ملیۆنی و 7 ملیۆنی ئازاد کراون. ینی ئەمە پیشانی ئەداکە چەندێک دەوڵەت هەتا سەر ئێسقان دەوڵەتێکی دژە کرێکاریە و چەندێک زەمینە بۆ ئەوە فراهەمە پەروەندە سازی بکرێ بۆ کەسانێک، بۆ زەحمەتکێشانێک، بۆ کاریگەرانێک کە تەنیا جرمیان ئەوەیە داوای حەقدەسی و دواکەوتوی خۆیان کردووە، تەنیا جرمیان ئەوەیە داوای باشترکردنی وەزعی کار و زندگی خۆیان کردووە، داوای مافەکانی خۆیان کردووە و هۆشداریان داوە بە دەوڵەت و بە کارفەرمایان کە وەزعەکە بەرەو خراپتر بوون نەبنوە لەو قەیرانە زۆرتر بەرەو قوڵتر بوونەوە و هەمەلایەنەتر بوونی قەیرانەکەی نەبن. نی لە ڕاستیدا ئەمە توانین بڵین پەرچەکرداری کرێکاران بەرامبەر بم وەزعێتە خەتەرناکە پەرچەکردارێکی مثبەتە و شاید بڵین ئەگەر خاڵێکی لاواز ببێ لە ڕاستیدا یەکگرتو نەبوونی هەموو حرەکەتی کرێکاری یا ناڕزایەتی کاریگەرانەوە پەیگیر نەبوونیانە شاید بە دەلیلی دۆخێکی سەخت کە بەسەریشیانە تەحمیل بۆ دۆخێکی واقعی و وەزعەتێکی زۆر ئەمنیەتی بەسەریانە زاڵ بووە، بەڵام بەرحاڵ پێویست بە یەکگرتووی زۆرتر هەیە، پێویست بە پەیگیربوون لە خەبات و لە ئاعترازاتی زۆرتر هەیە و دیارە کارفەرمایان و دەوڵەتیش بە زەبری نەدانی حەقدەستەکان، بە زەبری کەشوفەزای ئەمنیەتی و زیندانکردنی ڕەهبەرانیان و وتەبێژانیان و بە کڵاو لەسەرنان و فێڵکردن و هەربەهای جۆر بە جۆر هەوڵەدەن ئەم ئاعتساب و مانگرتنانە ئەم
ناڕزایەتیانە لە ڕیشە وشکن یا سەرکوتیکەن بە هەر جۆرێکە بێ ئەمە وەزیەتێکە کە بۆ هەموو کەسێک ڕۆشنە لە ڕاگەاندنەکانیشە ڕنگدانەوەی هەیە بەڵام بە هەرحاڵ ئێمە شاهدی ئەم وەزیەتیان لە بەشی سەراسەریە دیارە لە کوردستانیش ئاعترازات لە مانگەکانی ڕابردوو ناوە بووە بەڵام لە کوردستان بە دەلیلی ئەوەی ناوەندەکانی کار و مەعادن و شوێنهای گەورە بەنسبەت بەشی سەراسەریەکەوی زۆر کەمترە ئەساسەن شوێنی چەسانەوەیش حتا شوێنێکە تێیدا بچەوسێنەوە کاری تیا بکەن متەسوانە لە کوردستانە ناوەندی کار و کارخانە گەورەکان بەو شێوەی لە بەشەکانی تری ئێرانە هەیە لە شارە گەورەکانەیە موجودی نیە وەنەتیجەن لە کارگە چکۆلەکان لە کارخانە زۆر چکۆلەکانە ناوەناوەیە مەشاهدی ئاعتراز و ناڕزایەتی بوون کە ئەویش پیشانی ئەدا کە چەندێ وەزعەتی کرێکاران یا کاریگەران لە کوردستانە چەندێ خراپە و چەندێک بەلاڕەقمی لەسەرەوە بوونەوەی سعاتی شەدیدی کاری لە بازێ لە کارخانەکانە وەکو کارخانە قەنەکان 12-13 سعات کارەکەن لە ئێزای پۆڵێکی زۆر کەمە. بەڵێ خۆشەویستان هەر بەو شێوەیە کە هەموو لایەک ئاگادارن ڕۆژ نییە کە هەواڵی ناڕزایەتی کرێکاران لە ئێران بەگشتی نەبیستین و کە بەهۆی دواکەوتنی حەقدەست لەسەر کاردەرکردن هەڵسوکەوتی ناگونجاوی بەرپرسان و بەڕێوەبەران گوێنەدان بە خواستە سنفیەکانیان و زۆر کێشەی دیکەی لەم چەشنە کۆبوونەوەی ناڕزایەتی و مانگرتنیان سازداوە. هەر لە درێژەی کێشەی ماڵی و ئابوووریەکان لە ئێران کە بەهۆی ناکارامەیی بەشی بەڕێوبەری و کارتێکەری سزانێ و دەوڵەتیەکان و نائەداڵەتی لە دابەشکردنی بودجە بەسەر ئۆرگان ئیدارات دامەزراوە بەرهەمهێنەرەکان و بەشی ساخت و ساز و ئاوەدانکردنەوە گورزێکی کوشندە لە پەیکەرەی سیستمی ئابووری ئێران دراوە و ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی داخران و نیوە چالاکبوونی کارخانە و کومپانیاکان و یەکە بەرهەمهێنەرەکان ڕوو لە زیادبوونە و دواکەوتنی حەقدەست و لەسەر کاردەرکردنی کرێکارانیش پەرەی سندووە. پرسیار ڕوولا میوانی بەرنامە خاڵە سەرەکیەکانی خواستەکانی کرێکارانی ئێران و کوردستان لە هەنووکەدا چین و ئەم ناڕزایەتیانە بەرەو چه ئاقارێک دەڕوات. لە بەشی یەکەمی پرسیارەکەیە زۆر وازح و ڕۆشنە کە خواستی کرێکاران لە حاڵی حازرە دانی حەقدەستەکانیان شەرایەتی سڵامەت و تەندروستی کاری و ئیمەنی کاری بیمەی کرێکاران زۆر ڕۆشنە کە ئەبێکەم و کرێکاران بیمە بکرێن و شەرایەتی کامڵەن سڵامەت لە شوێنی کارەکانە زاڵ بێ کە لە حاڵی حەزرە شتێوە لە ئارادا نییە و بەپێی سەعاتی کارێک کە ئیکەن ڕێژەی ینی حەقدەستەکانیان بەنسبەت ساعتی کارێکی زۆر کە ئیکەن یا بەسەریانە تەحمیل بووە حەقدەستەکانیان شایستەی ئەو ساعتی کارە بێ و لە ڕاستیدا لە جمهوری ئیسلامیە قانونی کارێک کە دەوڵەت تەسویبی کردووە بەڕێوەی ئەبا یا مەجلیس تەسویبی کردووە دەوڵەت بەڕێوەی ئەبا قانونکارێکی زدی کرێکاریە تا ڕادەیەکی زۆر پشتی کارفەرمایان و بە هەرحاڵ ساحب کارخانەکان کە دەوڵەت بن زۆرتر گیراوە تا مافی کرێکاران بۆیە ئەساسەن ئەو قانونیکارێک نییە کە مافی کرێکاران بە تەواوی دەستە بەرکە و پێویستە زۆر جار کرێکاران باسییان کردووە ئەم قانونیکارە بگۆڕە بەشێک لە خواستی کرێکارانە لە حاڵی حاضر لە ئێران و لە کوردستانیشە پێویستی بە گۆڕانکاری ئەساسی هەیە و لە ڕاستیدا ئەمە لە چوارچێوەی سیستماوە لە خارج لەوەش تەمان کولەن دەوڵەتێکی دژێ کرێکاریە نهایەتەن تەزاد و پارادۆکسی هەیە لەگەڵ خواستەکانی کرێکارانە لەگەڵ هەموو ئەو ستەمگەریانەی کە سەپاوە بەسەر کرێکارانە بەرحاڵ حامی و ڕیشەکەی و هەموو بنیادەکەیشی تەوانە گەڕێتەوە بۆ سیاسەتی دەوڵەت بەرامبەر خواستی کرێکارانە و دەرکەوتەکانیش ئاماژەکانی ژوای پیشانێن کە ناڕزایەتی کرێکاران بەرامبەر بەم وەزعانە لەبارە اقتصادیە بەرامبەر بەم بێمافیە و بە دواکەوتنی حەقدەست و ئیمەن نەبوونی شوێنی کاری درێژەی ئەبێت و ئاوا بڕواتە پێشۆ تەمان دەوڵەت فقط مەگەر سەرکوتی کاینا ناڕزایەتی کرێکاران کەماکان پەراسێنێ. بەڵێ بەڕێزان خاوەنکار بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ناڕزایەتیەکانی کرێکاران بە پشتبەستن بە دام و دەستگاکانی کۆماری ئیسلامی ئێران کە زۆربەی لە خاوەنکارانیش هەمان بەرپرسان و کاربەدەستانی دەوڵەتین لە یاسا دژە کرێکاریەکانی ئەو ڕژیمە
کەڵگ وەردەگرن و چالاکان و کرێکارانی ناڕازی بە بیان و تۆمەتی جۆراوجۆر دەست بەسەر و زیندانی دەکەن. هەر لەم پەیوەندەدا لقی 103 دادگای گشتی بەندەری ئیمام 4 کرێکاری پتروشیمی ڕازی بە تۆمەتی گێرەشێوێنی و بێڕێزیکردن و هەڕەشە و هەروەها ڕێخۆشکردن بۆ سازکردنی کێشە لە بەشی بەرهەمهێنان بە 6 مانگ زیندان و 50 زەربە شەلاق محکوم کرد کە دواترەکان بەهۆی نەبوونی پێشینەی ئەنجامدانی تاوان و دۆخی تایبەت حکومەکەیان بۆ 2 ساڵ زیندانی تەعلیقی کەم کرایەوە. لێرەدا ئەو پرسیارە دێنمە ئاراوە گرتن و لەبەندکردنی چالاکان و کرێکارانی ناڕازی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە کە تەنیا خوازیاری وەرگرتنی مافەکانی خۆیان بوون چه ئامانجێکی لە پشتەوەیەوە ئەو کاردانەوە تا چه ڕادەیەک کاریگەری بووە لەسەر هەوڵەکانی بزوتنەوەی کرێکاری لە ئێران بەگشتی. ئەسڵەن تاریخی ڕوبەڕووبوونەوەی دەوڵەتی جمهوری ئیسلامی لە ڕۆژی ئەوەڵی هاتنە سەرکاریەوە بە عنوانی دەوڵەتێک دوای ئینقلابی ئێران هەتا ئەم لەحزە کولەن ئامانجیان گرتنی کرێکاران و ئەمنیەتیکردنی فەزاکە تەنانەت بە دەلایلی خواستی سنفی کە هیچ ڕەبتی بە مەسئلەیەکی سیاسی و نیە ڕاستەوخۆ ئامانجەکەی معلوم ئەوان تەنیا سەرکوتی هەمەلایەنەی ئەعتساب و مانگرتنی کرێکاران و بەرگرتن بە ئەگەری پەرەسەندنی ناڕزایەتیەکی چکۆلە بەرەو ناڕزایەتیەکی گەورە وەکو لە ساڵانی ڕابردووە بینیومانە هەوە تا ئێستا سەرکوتی ئەم زۆرینەی کۆمەلگایە یعنی کرێکاران و زەحمەتکێشانە و هەموو ئەو کەسانی کە لە تەولیدان و هەموو ئەو کەسانیشی کە بێکار کراون ئێستا و چارەنووسی خۆیان و بنەماڵەکانیان نادیارە هەتا ئەم لەحزەیەش بە زەربی سەرکوت و ئاگر و ئاسن و هێزی ئەمنیەتی و زیندان و حکمی دادگا و هێزی ئینتیزامی و ئەمنیەتی کۆنتترۆل کراوە یعنی فقط دام و دەستگای وەسیعی سەرکوب بە لە ئێرانە کە ئەمەی کردووە بە سیاسەتی سەرەکی خۆی سەرکوتی کرێکاران معلومە کە ئامانجەکەی تەنیا وشکردن و داسەپاندنی هەر جۆرە ینی بەرگرتن بە هەر جۆرە ناڕزایەتیە کە لە ناو کاریگەرانە و ئازادبوونی ئەم هێزە گەورەی اجتماعیەی کە لە ڕاستیدا ئەتوانێت پایەکانی حکوومەت بێنێتە لەرزین و لە ڕاستیدا کاریگەریشی داناوە لە هەموو شوێنێکی دنیا و لە هەموو کۆمەلگایەکە وایە کرێکارێکە بەدەستی خاڵی ناڕزایەتی دەرەبڕێ دەنگی و هاواری خۆی هەڵەبڕێ خۆب لە بەرامبەر چەک و لە بەرامبەر ئەسلحە و لە بەرامبەر باتۆم و گازی ئەشکاوەر و زیندانە چی پێەکرێ معلومە کە سەرکوت تاسیریە بێ لە پاشەکشە پێکردن یا داسەپاندنی جەوێکی ئەمنیەتی بەسەر کرێکان و تەبعاً دۆخ و شرایطەکان بۆ نالەبارترەکە دۆخی ئێستا ئێرانیش کەماکان وایە زۆر دۆخێکی نالەبارەوە کرێکاران تەنیا بە هەوڵ و هیمەتی خۆیان بە سکی برسی خۆیان و بنەماڵەکانیان لەسەر پاڕاوەستاون لەسەر سەرڕایان وەزیەتە داوای مافەکانی خۆیانەکەن و بەرحاڵ خۆیان و بنەماڵەکانیان پەیگیری خواستەکانیان هەن و بەرحاڵ ئەوەی لەم ناوەیە ڕوسوایە جمهوری ئیسلامی و وەکو دەوڵەتێکی زدی کاریگەریە. سەرڕای ئەو هەموو سەرکوت و گوشار و گرتن و لەبەندکردنی کرێکاران و چالاکانی ئەو بوارە پەرەسەندن و درێژماوەبوونی ناڕزایەتیەکانی کرێکاران لە ئێران و کوردستان سەلمێنەری زیندووبوون و گەشەسەندنی ئەو بزوتنەوەیە دەردەخات. کرێکاران لە ئێران و کوردستان بەو دەرەنجامە گەیشتوون کە بۆ دەستەبەرکردنی مافەکانیان ڕێگا چارەی گونجاو تەنیا یەکگرتن و ڕێکخراوبوونیانە و بە ناڕزایەتی دەربڕین لە شەقامەکان و شوێنە گشتیەکان دەتوانن ئامانجی خۆیان بپێکن. بەڵێ خۆشەویستانی بینەر بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارەشمان بە سپاس بۆ ئێوە و میوانی بەرنامەکە تا دیداری داهاتوو ماڵەوە.